بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش فەرمونون ئێوە و گەشتی بەرفراوانی هەواڵەکانی سەرلێوارەی ئەمڕۆ. دووبارە سڵاو. پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان بۆ 750هەمین جار سەردانی دۆزگەری کۆماری بۆرسیان کردەوە، داواکاریان کردو ئەڵبەتە سەردانی ئیمرالی بکەن بە گوێرەی دوایین زانیاریش بەێمە گەشتووە داواکەیان ڕەت کراوەتەوە. ئەمڕۆ نەورۆز یوساڵ سەربای کۆگل و ڕازیە تورکود لە پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان بۆ 750هەمین جار سەردانی دورگەی بۆ سەردانیکردنی دورگەی ئیمرالی دۆزگەری کۆماری بۆرسیان بەسەر کردوێتەوە. هەڵبەتە ئەم سەردانەیان وەکو سەردانەکانی دیکە جارێکی دیکە ڕاگەنرا بەبێ هیچ هۆکارێک ئاستەنگ کراوەتەوە. جێگە ئاماژەیەکە داواکاری پارێزەران بۆ سەردانیکردنی ئیمرالی لە ڕێکەوتی 27 تەمموزی ساڵی 2011 تا بە ئەمڕۆ بە بیانووی وەک باری کەشوهەوا باش نییە، کەشتی خراپە، دۆخی ناسایی هەیە، ئەوە 750هەمین جارە ڕەت دەکرێتەوە. بەڵێ بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان لە چەندین وڵاتی ئەوروپا ماوەی 3 ڕۆژ بوو چالاکی ئەنجام دراون. ئەمڕۆژ بە لێدوان و هەروە بە بڵاوکردنەوەی بڵاڤۆک سەبارەت بە کار و چالاکیەکان و مانگرتنەکە کۆتایی بە و مانگرتنانە هێنراوە. ئەمڕۆ لە ئەسینای پایتەختی یۆنان مانگرتن لە خواردن بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان دوای 3 ڕۆژ کۆتایی هات. بەشداران داوان لە کۆمیتەی ڕێگرتن لە شکنجەی ئەوروپا CPT کرد تا شاندێک ڕەوانەی ئیمرالی بکە. بەناوی پەشدارانەوە ئەندامی تەفگەری ژنانی ئەوروپا ڕووناک دەمیر قسەی کرد و گوتی بەنگامە لە دنیا لە دەولەتی دنێ و CPT تەریان ئەگەر ئەف چاڵەکیێمە بەرزر نەبینن ئەمەی چاڵەکیە خوا هێ بێتر خۆرد بکەن. هەروەها سیاسەتمەدار مەتین بەنگۆش بەم شێوەیە قسەی کرد. هەمی مرۆڤایی گەلدێ باش بزان بێ ئەو تەجریدا گرانە لەسەر ڕێبەرە بۆ تەجریدا لەسەر مرۆڤاییە مرۆڤایی شوزێکی هەری مەزنە. لە شاری هانۆڤەری ئەڵمانیا 3 ڕۆژ بوو کۆبوونەوە و چالاکی مانگرتن بۆ ئازادی ئۆجلان ئەنجام دەزراوتی داوی ڕایژمارێکی بەرچاو لە کوردان ژمارەیەک لە نوێنەرانی پارت و دام و دەستگا سیاسی مەدەنیەکانی ئەڵمانیاش بەشدار بوون لەبارەی ئەشکەنجەی ئیمرالیەوە. سەدان بلاڤۆک بەسەر ڕێبواراندا بڵاوکرانەوە. هاوسەرۆکی ناوەندی دیموکراتی هانۆڤەر جوان شەولیک لە چالاکیەکەدا سەرنجی کێشایە سەر ڕۆڵی ئەوروپا لە پلانگەری نێودوڵەتی دش بە ئۆجلان و ئاشکرای کرد تا ئازادی ڕێبەرمان درێژە بە چالاکیەکان دەدەین. هەروە ئەندامی پێدا بابێ عومەریش ڕاشیگەیان لە ستراسبۆرگی فەڕەنسا دیدار لەگەڵ CPT ئەنجام داوە و دیدارەکەش ئەرێنی بووە. دوا بەدوای وتەکان هەر ئەمڕۆژ کۆتایی بە چالاکیەکە هێنرا. لە شاری لیماسلی قوبرزیش لە بەردەم شارەوانیدا بە بەشداری ژمارێک لە کوردان و دۆستاندان چالاکی مانگرتن لە خواردن ئەنجام درا. مانگران بانگیان لە گەلی کورد و ئازادی خوازانی گیان کرد لە پێناوی ئازادی ئۆجلاندا خاوەن هەڵوێست بن. بەڵێ دێنە باشووری کوردستان شەوی ڕابردوو چەکدارانی داعش هێرشیان کردوتە سەر فەوجێکی پۆلیسی عێراقی لە قەزای داقوو کە سەر بە پارێزگای کەرکووکە لە ئەنجامیەوەدا 2 پۆلیس کوژراون 3 دیکەش بریندار بوون. لەلایەکی دیکەوە ژمارەیەک چەکداری دیکەی چەتەکانی داعش بۆ ئۆتۆمبیل چوونەتە چەند گوندێکەوە لەو ناوچەیە بۆ ماوەیەک لە ناو گوندەکاندا سوڕاونەتەوە و دروشمە ئاینیەکانی خۆیانیان وتۆتەوە هاوکات. شەوی ڕابردوو چەکدارانی حەشدی شعبی لە خانەقین تۆپبارانی چەکدارانی داعشیان کردووە. ماوەیەکە جموجوڵی چەکدارانی داعش لە چەند ناوچەیەکی عێراق و باشووری کوردستان سەری هەڵداوەتەوە و لە چەند ناوچەیەکیش بە ئاشکرا دەبینرێن و لە شەواندا دەسوڕێنەوە.
شەوی ڕابردووش لە سنووری گوندی ڕەبیزەی باشووری قەزای داقوق ژمارەیەک چەکداری داعش هێرشیان کردوتە سەر خاڵێکی پشکنینی فەوجی سێی پۆلیسی فیدراڵی عێراق. لە ئەنجامی ئەو هێرشەشدا 2 پۆلیس کوژراون و سیانی دیکەیش بریندار بوون. بە گوێرەی وتەی چەند شایەت حاڵێک لە ناوچەی داقۆقی سەر بە پارێزگای کەرکووک ژمارەیەک چەکداری سەر بە داعش بە ئۆتۆمبیلەوە چوونەتە ناو گوندەکان و ماوەیەک تێیدا سوڕاونەتەوە. ئیدریس حاجی عادل بەرپرسی کۆمیتەی داقۆقی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئاژانسی ڕۆژنویس پشتڕاستی زانیاریەکانی کردوێتەوە بە پەیامنەری ئاژانسەکەی ڕاگەیاندووە چەکدارانی داعش لە شەودا چوونەتە گوندەکانی دارا و مەنسوور و هەفتەغاری سەر بە پارێزگای کەرکووک و بەناو گوندەکەدا سوڕاونەتەوە و خۆیان نمایش کردووە وەکو هەمیشە دروشمەکانی تەکبیر ئەڵڵاه ئەکبەریان وتۆتەوە. ئەمەشتر سوودڵە ڕاوچەی بەناو هاوڵاتیانی گوندەکەدا بڵاو کردوێتەوە و بە جۆرێک ترسیان لێ نیشتووە داوایان لە هێزەکانی عێراق کردووە کە بیان پارێزن. جموجوڵی چەکدارانی داعش لە کاتێکدایە کە لە ساڵی ڕابردوودا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان کۆتایی هاتنی داعشی لە تەواوی عێراق ڕاگەیان. بەڵام ماوەیەکە و جارێکی تر چەکدارانی داعش لە چەند ناوچەیەکدا جموجوڵەکانیان دەست پێ کردوێتەوە. شارەزایانی سەربازی هۆشداریان لە مەترسی دووبارە سەرهەڵدانەوەی داعش لە عێراقدا داوە. لەلایەکی دیکەوە درەنگانێکی شەوی ڕابردوویش حەشد شعبی چەکدارانی داعشیان لە نێوان شارۆچکەی خانەقین و شارەدەی سەعدیەی سەر بە پارێزگای دیالە هاوان باران کردووە. ئەمە لە کاتێکدایە سەنتەری ڕاگەیاندنی ئەمنی سوپای عێراق بڵاوی کردوێتەوە کە لە شاری مووسڵ چەند چەکدارێکی داعشیان دەستگیر کردووە کە ژمارەیان 7 چەکدار بووە. بە گوێرەی ڕاگەیەنراوەکە یەک لەو چەکدارانە کاری کڕین و فرۆشتن بووە بە کچان و ژنانی کەنیزەوە لە سەردەمی دەسڵاتی داعش لە شارەکەدا. دەچینە سەر مژاری هەڵبژاردننی پەرلەمانیەڕا کە گەرم و گۆڕ بانگەشەی بۆ دەکرێت لەو چوارچێوێدا کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاندووە بۆ هەڵبژاردنە پەرلەمانیەکەی عێراق ئاوارەکان دەتوانن بە 4 شێوە دەنگ بدەن ناوکات هەموو ئامادەکاریەکانیشیان بۆ ئەوە کردووە. کەریم تەمیمی وتەبێژی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ڕێوشوێنەکانی بۆ چۆنیەتی دەنگدانی ئاوارەکانی عێراق ئاشکرا کردووە. بە گوێرەی ڕاگەیەندراوەکە و ئاوارانەی کە لە هەرێمی کوردستانن نیشتەجێی پارێزگاکانی هەرێمن دەبێت بە کارتی دەنگدانی بایۆمتری یان کارتی دەنگدانی کاتی دەنگ بدەن لەو پارێزگانەی کە لێی نیشتەجێن. هەروەها ئاوارانەی لە کەمپەکاندا دەژین دەتوانن بە شێوەی مەرجدار دەنگ بدەن و پێویستە سەرباری بوونی کۆبۆنی خۆراک یەکێک لە بەڵگەنامە فەرمیەکانی وەک پێناسی باری شارستانی یان ڕەگەزنامەی عێراقیان پێبێت. شێوەی سێمی دەنگدانەکەش بۆ ئاوارەکان تایبەتە بۆ ئاوارانەی بەهۆی پرۆسەی سەربازیەوە لە ناوخۆی پارێزگایەکدا ئاوارە بوون ئەوان دەتوانن بە کارتی دەنگدانی بایۆمەتری یان کارتی دەنگدانی کاتی دەنگ بدەن. سەبارەت بە شێوەی چوارەمی دەنگدانی ئاوارەکان ئەوانەی کە کارتی دەنگدانی بایۆمەتریان پێە دەتوانن لەو پارێزگانەی دەنگ بدەن کە تێیدا دەژین و دەنگەکانیشان دەڕواتەوە بۆ ئەو پارێزگانەی کە لێی ئاوارە بوون. کڕینەوەی دەنگی هاوڵاتیان لە بەرامبەر پارەدا لە ماوەی هەڵبژاردنەکانی ڕابردووی عێراق و هەرێمی کوردستاندا بەشێک بووە لە کللتوری حەزبەکان بە گوێرەی بە دوواداچوونی ڕۆژنامەوانی کە لەو بوارەدا کراون لەم هەڵبژاردنەی ئەم جارەشدا هەوڵی جۆراوجۆری لەو شێوەیە هەن بە تایبەتیش بڵاوکردنەوەی ترس و فشار دروستکردن لەسەر هاوڵاتیان دەیانەوێت خەڵک دەنگ بەو لایەنانە بدا کە هەڵبەتە لە پشت ئەو گوشار و پارە بڵاوکردن و هەڕەشانەوە. پرسی کڕینەوەی دەنگی هەوڵاتیان و ساختەکاری لە هەڵبژاردنەکان بە درێژایی چەند ساڵی ڕابردوو بەشێک بووە لە کەلتوری لایەنە سیاسیەکان بە تایبەتیش لایەنی دەسەڵات لە سەرئاستی عێراق و هەرێمی کوردستان. سەرباری هەوڵەکانی چاودێران و بەشێک لە کەسانی سربەخۆ و لایەنەکان بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی ساختەکاری و دەستکاریکردنی ڕێژەی دەنگەکان لە هەڵبژاردندا، بەڵام هێشتا ئەو دیاردەیە کاڵ نەبووتەوە و لەم هەڵبژاردنەش هەر لە ئێستاوە چەندین ڕێگا گیراوەتە بەر. لەوانش لە سەرئاستی عێراق چەند سەرچاوەیەک دەریان خستووە کە کاندید و لایەنەکان بۆ کڕینەوەی دەنگی هاوڵاتیان بڕێک پارەیان بۆ تەرخان کردوون، بەڵام بە مەرجێک سوێند بخۆن کە دەنگیان پێدەدەن. هەوکات لە هەرێمی کوردستانیش چەند بە دواچوونێکی ڕۆژنامەوانی دەریان خستووە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارۆچکەی سۆرانی ژێر دەسەڵاتی پارتی داوای کۆپی کارتەکانی دەنگدانیان کردووە لە هەندێک
لە مامۆسایانی سنوورەکە. ئەم کارەش بە جۆرێکی تر لە هەوڵی ساختەکاری هەڵبژارنەکان لێ دەکەوێتەوە بە جۆرەی یاسا و ڕێنماییەکانی کۆمیسیۆن. لەم هەڵبژارنەدا هەر کەسێک کارتی دەنگدانی پێ نەبێ کە لەلایەن کۆمیسیۆنەوە بۆی ئامادەکراوە ئەوە ناتوانێت دەنگ بدات. هەر بە جۆرەی ڕێنما و یاساکانی کۆمیسیۆن هەر کەسێک مامەڵە بە کارتی دەنگدانەوە بکات و بیفرۆشێت بە 15 ساڵ زیندانی سزا دەدرێت. بڵاوبوونەوەی دەنگۆی مامەڵەکردن بە کارتی دەنگدانی هاوڵاتیان هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژارنە پەرلەمانیەکەی عێراق کە بڕیارە ڕۆژی 12 مانگی داهاتوو بەڕێوە بچێت. بەڵێ هەڵبژاردنەکەی ئەم جارەی پەرلەمانی عێراق بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوویە وڵاتە جیاوازتر دەبیندێن بە گوێرەی پێشبینیە سیاسیەکانیش کە دەکرێت سەرجەم حزبەکانی دەسەڵات لەسەر ئاستی عێراق و باشووری کوردستانیش هەمان دەنگی پێشوو نایەنەوە. هەروەها دەژووترێت لەم هەڵبژاردنەدا ناتوانرێت پێگەی کورد لە عێراق وەکو ڕابردوو بەهێزتر بکرێتەوە ئەگەریەوە هەیە لەمەی ئێستاژێ لاوازتر ببێت. هەڵبژاردنەکەی ئەم جارەی عێراق بۆ کورد چی پێدەبێت؟ ئایا کورد لەکوێ ئەم هەڵبژاردنەدا دەبێت؟ ئایا ئەم هەڵبژاردنە دەتوانێت کورد بگەڕێنێتەوە قۆناغی پێشڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ریفراندۆم؟ بە بڕای بەشێک لە سیاسەکان و وەڵامی ئەو پرسیارانە ڕەنگە بۆ کورد دڵخۆشکەر نەبن. بەو پێی هەموو ئەو ڕووداوانەی ڕابردوو بە تایبەتی کارەساتی شنگال و ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لێ بەرپرسیارن کاریگەری خۆیان بەسەر دەنگدەرانی ناوچەدا بڕێنراوەکانەوە جێهێشتووە. بەوەی لە ئێستادا بەشێکی زۆر لە خاکی باشووری کوردستان لەدەست دراوە، ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی کوردیش لە کەرکووک و دووسخورمات و ناوچە ژێناکۆکەکانی دیکە ئاوارەی شارەکانی هەولێر و سلێمانی بوون. من پێم وانە سنگ و قورسایی کورد بە هەڵبژاردن بگەڕێتەوە، چونکو ئەگەر سەیریکەین ئێمە لە هەڵبژاردنەکانی پێشووتردا کە دەکرا هەم حماسەتی خەڵک زیاتر بوو، هەم ڕێژەی دەنگدان زیاتر بوو و هەم کورسی زیاتری دەهێنا، ژمارەی کورسیەکانی کورد زیاتر بوو. لەم هەڵبژاردنەی ئەم جارە بەداخەوە بە پێی هەموو پێشبینیەکان ژمارەی کورسیەکانیشی کەم دەبێتەوە. ئەمە بێگومان بەشێکە لە کەمبوونەوەی قورسایی کورد. لە هەڵبژاردنەکەی ئەمجاری پەرلەمانی عێراقدا سەرباری هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە چەندین لیست و قەوارەی سیاسی نوێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەشداریان تێدا کردووە، لەوانەیش لیستی نەوەی نوێ و لیستی ئێزیدی خان کە پێدەچێت لەم هەڵبژاردنەدا متمانەی زیاتری هاوڵاتیان بەدەستبێنن. کورسی نایەتەوانێ بۆ هێزە کوردیەکان، ینی کە نایەتەوەڵم سەر لە دیالە و سەلاحەدین ڕەنگە کورسی نێتەوە، لە کەرکووکە ڕەنگە نیوەی بێتەوە، لە مووسڵی شار ڕەنگە نیوەی بێتەوە، لەبەرەوە ژمارەی کورسیەکان دابەزێت لە ئەنجومەی نوێرانی عێراقی دادوو. هەڵبژاردنە پەرلەمانیەکەی عێراق کە بڕیارە 12 ئایار بەڕێوە بچێت و کوردیش بەشداری تێدا دەکات لە کاتێکدایە کە 3 خولی ڕابردووی پەرلەمانی عێراق کورد ژمارەی کورسیەکانی گەشت بۆ 64 کورسی پەرلەمان، بەڵام وەکو چاودێران ئاماژەی بۆ دەکەن لیستە کوردیەکان نەیانتوانیوە ڕۆڵی کاریگەر لە بەغداد بگێڕن و کار لەسەر جێبەجێکردنی مادە دەستوریەکان بکەن. بەڵێ ئەم هەڵبژاردنە کە ئەم جارە دەکرێت ینی بە جیاواز هەڵبژاردنەکانی دیکە ئەوەیە کە حکوومەتی عێراقی جارێکی دیکە بە سەرۆکوەزیرانەوە هێنایەوە هەرێمی کوردستان. لەو چوارچێوەدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بەمبەستی کۆبوونەوە لەگەڵ کاندیدانی لیستەکەی هەروە کردنەوەی بنکەی هەڵبژاردن شەوی ڕابردوو گەشتە شاری سلێمانی ئەمڕۆژ سەردانی هەولێری پایتەختی کردووە، بڕیاریشە سبەینێ سەردانی دهۆک بکە. بڕیارە لە 12 مانگی داهاتوودا هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام بدرێت و بانگەشەی هەڵبژاردنەکەش لە باشووری کوردستان و عێراق تادەیەک گەرم و گورتر دەبێت. لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردنەکەدا ئێواری دوێنێ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانی گەشتە سلێمانی بەشداری ئاهەنگی ناساندنی کاندیدانی هاوپەیمانی نەسری کرد کە خۆی سەرۆکایەتی هاوپەیمانی هەتێکە دەکات. ئەمڕۆژ بۆ هەمان مەبەست سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی لیستی نەسر گەشتە هەولێر و لەلایەن نێچیروان بەرزانی و پێشوازی لێکرا. عەبادی پاژەوەی لە فڕۆکەخانی نێودوڵەتی هەولێر دیدارێکی کورتی لەگەڵ نێچیروان بەرزانی ئەنجامدا پاشان بۆ ناساندنی کاندیدەکانی بەرەو هۆڵی ساد عەبدوڵڵا لە ناوەندی هەولێر بەڕێکە و بەڵام ڕێگە بە هیچ یەکێک لە دەستگا ڕاگەیان نەکوردەکان نەدرا بچێتە هۆڵەکە جگە لە میدیا عەرەبیەکان. چاڕوانیش دەکرا سەردانی دۆک بکە هەر بۆ مەبەستی بانگەشەی لیستەکەی، بەڵام بۆ کاتێکی نادیار دواخرا.
دوایین جار کە حەیدەر ئەڵعەبادی سەردانی باشووری کوردستانی کرد لە سەروبەندی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ بوو لەو کاتەشەو بۆی تێکچوونی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا و ئەنجامدانی ڕیفراندۆم و دەرەنجامەکانی سەردانی باشووری کوردستانی نەکردووە. ئەمەش بە یەکەم سەردانی بۆ شارەکانی سلێمانی و هەولێر دادەندرێ. ئەو لە کاتی ئەنجامدانی ڕیفراندۆم لە 25 ئەیلولی ساڵی ڕابردوو بۆ ماوەی 6 مانگ بە بڕیاری خودی عەبادی خۆی گەشتەکانی فڕۆکەخانەی سلێمانی و هەولێری ڕایگرتبوو. بەڵام ئەمڕۆ وەک بانگەشەی هەڵبژاردن لە ڕێگەی ئەو دوو فڕۆکەخانەوە سەردانی هەرێمی کوردستانی کردو. دوای بەدوای ئەوەش ڕاگەیەندرا عەبادی بڕیاریداوە گەشتی نێودوڵەتی فڕۆکەخانەی سلێمانی دەست پێ بکاتەوە. هاوپەیمانی نسر بە سەرۆکاتی حەیدەر ئەڵعەبادی 26 کاندیدی لە هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان هەیە، 9 کاندید لە پارێزگای هەولێر، 10 کاندید لە پارێزگای سلێمانی و 6 کاندیدیش لە پارێزگای دهۆک. بەڵێ سەردانەکەی عەبادی بۆ سلێمانی و هەولێر بە فرسەت و دەرفەتێک بینرا بۆ جوتیارانەی کە دانەوێڵەکانیان داوە بە حکوومەتی عێراق بەڵام تا ئێستا پارەکانیان وەرنەگرتوێتەوە. لەو چوارچێوەیەدا جوتیاران ئەمڕۆ سەردانی عەبادیان کردووە لەو شوێنەی کە لە سلێمانی هەڵبەتە دوێنێ کە لە سلێمانی لێوێ بۆ ئەمڕۆژ لە هەولێر لە هۆڵی سعد عەبدوڵڵا داوایان کردووە کە بەرهەمی ساڵانەی دانەوێڵەی جوتیاران کە ڕادەستی بەغدا کراوە ئەو پارەیەی کە تا ئێستا وەریان نەگرت و عەبادی بۆیان بگێڕێتەوە. جوتیارەکان کە لە دەشتی شارەزورەوە ڕۆشتون داواکاریەکانیان ڕاستەوخۆ ویستۆ بە عەبادی بگێنن بەڵام دەوترێ ڕێگەیان پێنەدراوە. لەلایەکی دیکەوە هەرەمڕۆ لە کاتی سەردانەکەی بۆ هەولێر ژمارەیەک لە جوتیارانی هەولێریش بە هەمان شێوە داخوازیان لە عەبادی کردووە کە پارەی دانەوێڵە کە لە لای حکوومەتی عێراقیە ڕەوانەی هەرێمی بکاتەوە و جوتیاران لێی سوودمەند ببن. هەواڵ خەڵاز بەڵێ ئەمڕۆ لە باشووری کوردستان یادی 44 ساڵەی کۆمەڵکوژی هەڵەبجە کرایەوە کە لە ساڵی 1974 لەلایەن ڕژێمی بەعسی هەڵوەشاوی عێراقەوە ئەنجام درابوو. هەڵبەتە لەو بۆردمانەدا چەکی ناپاڵمی قەدەغەکرا و دژی هاوڵاتیانی هەڵەبجە بەکارهێنرابوو. هاوکات دوای تێپەڕبوونی نزیکەی نیو سەدا بەسەر ئەو مەرگە ساتەدا هێشتا مەترسیەکان لەسەر گەلی کورد هێشتا ماوە و کاڵ نەبوونەتەوە. یادی 44 ساڵەی بۆردومانی هەڵەبجە کرایەوە لە مۆنۆمنتی یادگاری شارەکە بەڕێوە چوو. یادەکە کە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی و کەسوکاری قوربانیانی کارەساتی ساڵی 1974 ئامادەی بوون. تێیدا ئاماژە بە کارەساتەکە کرا و ڕاشیان گەیان. دوایی 44 ساڵ تێپەڕبوون بەسەرە و کارەساتە کەچی هێشتا مەترسی دووبارە بوونەوەی کارەساتی لەو شێوەیە بەدی دەکرێت. هەست بە ئازارێکی گەورەکەین. شەیدان پێمان باشە شەیدەکانمان وەکو شەیدانی تر ئیمتیازیانە بێ بریندارەکان هەروەها 44 ساڵ کارەساتێک تا ئێستا ئێمە داواکاری بکەین و داوامان هەبێت. بەداخەوە ئێمە دەکا ینی دوو جار کارەساتە بۆ ئێمە کارەساتەوەی کە دایک و برا و کەسوکارمان لەدەستاوە منیشێک لەوانم کە لە ساڵ 1974 ڕۆژی 26 چواری 1974 ڕژێمی لە ناوچوی بەعز بە بۆمبی قەدەغەکراوی ناپاڵم شاری هەڵەبجەی بۆردومان کرد و لە ئەنجامدا زیاتر لە 70 هاوڵاتی شەهید بوو 150 برینداری لێکەوتەوە و ژمارەیەکی زۆریش لە هاوڵاتیان ئاوارەی دەرەوەی هەڵەبجە و ڕۆژهەڵاتی کوردستان بوون. بەڵام هەڵەبجە هەر بەو کارەساتە کۆتایی نەهات بەڵکو لە ساڵی 1970 جارێکی دیکە دەسەڵاتەکەی سەدام حسێن لە عێراق هەڵەبجەی شیمیاباران کرد و 5,000 هاوڵاتی بێتاوانی شارەکە کۆمەڵکوژ کرا.
یادی 44 ساڵی کارەساتی هەڵەبجە ئەم ساڵە هاوکاتە لەگەڵ هەڵبژارنە پەرلەمانیەکەی عێراق کە بڕیارە 12 ئایار بەڕێوە بچێت. هاوکات هەڵەبجەیەکان داوایان لە کاندیدەکان کرد کە چوونە بەغدا کار لەسەر دۆزی ڕەوای گەلی کورد بکەن و پرسە نەتەوەیەکان فەرامۆژ نەکرێت. لە کاتێکدا یادی کارەساتی تاڵی مێژویی لە هەڵەبجە دەکرێتەوە کەچی هێشتا مەترسیەکان لەسەر و گەلە کاڵ نەبووەتەوە. ئەوە تا دەوڵەتی تورکیا لە عەفرین هاوڵاتیان کۆمەڵکوژ دەکات و لە باشووریش بۆردومان و لەشکر کێشەکانی چڕ کردوتەوە کەچی وڵاتانی جیهان لە بەرامبەر تورکیا هیچ هەڵوێستێکیان نییە. دادگای باڵای تاوانەکانی عێراق سزای زیندانی هەتاهەتایی و سێدارەی بەسەر دە ئەندامی چەتەکانی داعشدا سەپاند کە سەرجەمیان بیانی. ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کردووە کە ئەمڕۆ پێنجشەممە سزای لە سێدارەدانی هەتاهەتایی بۆ 5 ئەندامی بیانی داعش دەرکردووە لەلایەن دادگای تاوانەکانی ناوەندەوە لە بەغدا. ئەوەشی خستوەتە ڕوو ئەو 5 سزادراوە دوانیان هەڵگری ڕەگەزنامەی ئازەری و 3 کەسی دیکەشیان قیرقیزستانی بوون. هاوکات 2 لە تاوانبارەکان خاوەن ڕەگەزنامەی ڕووسین، دوانی دیکەیان ئازەرین و یەکێکیان فەڕەنسی بۆ جێگای ئاماژەیە لە سەرەتای کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای نینەوە تا ئێستا 815 کەس لە چەتەکانی داعش سزا دراون. گەریلاکان یەپەگە و یەژاستا لە هەرێمەکانی بەرزانی باشووری کوردستان و گەڤەری سەر بە جۆلەمێگەرەوە سلوپی ناوچەی شرناخی باکووری کوردستان لە دژی سوپای تورکی داگیرکرد چالاکیان ئەنجام داوە تێیاندا لانی کەم 8 سەرباز کوژراون ژمارەیەکی دیکەش بریندار بوون. سەرباری هەموو هەوڵە داگیرکاریەکانی هێزەکانی دەوڵەتی تورکی داگیرکرد لەسەر کوردستان، بەڵام چالاکی گەریلاکانی هەپەکە و یێژاستان لە پەرەسەندندایە و ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبێت. دوێنێ لە هەرێمەکانی بەرزانی باشووری کوردستان هێزەکانی گەریلا چالاکیان لە دژی هێزە داگیرکەرەکان ئەنجام داوە و تێیدا 3 مۆڵگەی ئەو هێزانە و چەکێکی ئەی4 لەناو برا و 5 سەرباز کوژراون. لە هەمان کاتیشدا گەریلاکان لە گردی شەید ڕەحیمی ناوچەی گەڤەری سەر بە جۆلەمێرگی باکووری کوردستان چالاکیان ئەنجام داوە و بۆ هۆیەوە 2 سەرباز کوژراوە. هەر دوێنێ هێزەکانی گەریلا سەربازگەی کریاشی ناوچەی سلۆپی سەر بە شەڕناخیان کردوتە ئامانج و لەوێش سەربازێک کوژراوە و گورزیش لە 2 ئۆتۆمبیلی سەربازی دراوە. لە دوای چالاکیەکە هێزەکانی دەوڵەتی تورک ناوچەکەیان بە تۆپی دوورە هاوێژ و هاوان بردومان کردووە. هاوکات فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورکی هەرێمەکانی قەندیل، ئاڤەشین، خواکوورکی باشووری کوردستانیان بردومان کردووە. دوا بە دوایەوەش جارێکی دیکە دەوروبەری زارگەلی، مەیدانی بەرخان، گوندی پێڵانی، هەرێمی قەندیل و مەیدانەکانی عادلبەگی لە هەرێمی ئاڤەشین، ناوچەکانی قڕێژ لە هەرێمەکانی خواکوڕک بوونەتە ئامانجی بردومانی فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک. دەربارەی زەرەرزیانی ئەو بردومانە هیچ زانیاریەک بەدەست نەکەوتووە. تەواوی ئەم زانیاریانە لە ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەکەوە وەرگیراوە. ڕژێبی تورکیا لە باکووری کوردستان قەدەغەی هاتوچۆی لە 69 گوندی ئامەد ڕاگەیاندوە دەستیشی بۆ ئۆپراسیۆنێکی بەرفراوان کردووە. ئەوەش ژیانی هاوڵاتیانی ئەو ناوچەیە کە ئۆپراسیۆنەکەی تێدا بڕێوە دەچێت خستووەتە مەترسیەوە. دەوڵەتی تورکیا ماوەیەکە دەستی کردووە بە ئۆپەراسیۆنی سەربازی لە چەند ناوچەیەکی باکووری کوردستان و فشارەکانیشی بۆ سەرگەلی کورد لە باکوور چڕ کردوتەوە. لە دوایین حاڵەت تیژدا شەوی ڕابردوو دەوڵەتی تورکیا لە ڕێگای پارێزگاری شاری ئامەدەوە لە 69 گوندی ناوچەکە قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاند و بەو هۆیشەوە هاتوچۆی هاوڵاتیان لەو ناوچەیە وەسێنرا. پارێزگاری ئامەد کەسێکی تورکە و لەلایەن دەسەڵاتەکەی ئەردۆگانەوە دانراوە.
لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە کە قەدەغەی هاتوچۆکە پەیوەندی بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی سەربازی وە هەیە. بە پێی ڕاگەیەندراوەکە قەدەغەی هاتوچۆ ناوچەی پاسوور و لجەی سەربە شاری ئامەد دەگرێتەوە. دەوڵەتی تورکیا سەرباری هەڕەشە و هێرش و پەلامارەکانی بۆ سەر ڕۆژاوە و باشووری کوردستان لە باکووری کوردستانیش دەستی بە ئۆپەراسیۆنێکی شڕ کردووە و لە بەرامبەریشدا گەریلاکانی هەپەگە بە توندی وەڵامیان دەدەنەوە تا ئێستاش لە ناو خاشی باشووری کوردستان بە سەدان سەرباز و ئەفسەری پلەداری سوپای تورکیان کوشتووە. بە جۆرەی زانیاریەکان تورکیا هەر بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنەوە نەوەستاوە بەڵکو و فشارەکانشی بۆ سەر هاوڵاتیانی باکووری کوردستان چڕ کردوتەوە و تا ئێستاش چەندین چالاکوان و هاوڵاتی و ڕۆژنامەنووسی کوردی دەستگیر کردووە. دەربازی ڕۆژاوای کوردستان دەبین ئەمڕۆ یەکەمین ساڵوەگەڕی شەیدانی قەرەچووخە لەو چوارچوێدا فەرمانداری گشتی یەپەگە لێدوانێکی داوە ڕایگەاندووە وێڕای گوشار ستەم و زۆرداری بەڵام بەرخودانی گەلان درێژەی دەبێ قەرەچووخیش دەبێتە میراز بۆ هەر کەسێک کە عاشقی ژیانێکی ئازادە. فەرمانداری گشتی یەپەکە بە بۆنەی یەکەمی ساڵەدی هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکرد بۆ سەر چێ قەرەچووخ و شەیدبوونی ژمارەیەک شەڕوانی یەپەکە لە لێدوانێکدا ڕایدەگەێنێ شەیدانمان بۆ هەموو گیان و دوژمن سەلماندیان کە ئێمە قەڵغانێکی بەهێزین لە دژی هەموو تیرەر و تاوانێک دەوەستینەوە. یەپەکە ڕاشی گەیاندووە لە کاتێکدا هێزەکانی ئێمە لە ڕقە بۆ پاکنەوەی ناوچەکە لە چەتەکانی داعش لە شەردا بوون فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک بە بەرچاوی هەموو گیانەوە هێرشیان کردە سەرچێ قەرەچووخ. بەو شێوەیەش دەوڵەتی تورک پشتیوانی خۆی ڕاستەوخۆ بۆ شەتەکان دووپات کردەوە. سەرباریەوەی کە هەموو ڕێوڕێبازێک لەلایەن دەوڵەتی تورک و خودی ئەردۆغان و تاقی کراوەتەوە بەڵام هیچ کام لەو پلانانەی دەوڵەتی تورک دژی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا سەریان نەگرت. بۆیە دواتر بە ڕێکەوتنێک لەگەڵ دەوڵەتی سووریادا لە دژی گەلەکەمان هێرشیان لە دژی ئافرین دەست پێ کرد. گەلەکەمانی لە خاکی خۆیدا کۆچبەر کرد. ئامانجی سەرۆکی ئەردۆغان و دەوڵەتی تورک لەو هێرشانەش گۆڕینی دیموگرافیای هەرێمەکە و وێرانکردنێتی و هاوکات تێکدانی هاوسەنگیە لە سووریادا. بەکردنەوەی بەرەی شەڕ لە ئافرین دەوڵەتی تورکیا بۆ پشتیوانی چەتەکانی داعش لە بەرەی دەرزور بەو شێوەیەش دەیەوێت گورز لە پرۆسەی دموکراتی سووریا بدە. ئێمە وەک یەپەکە بە تەواوی گیانمان سەلمان وێڕای هێرش و گوشارەکان و ستەم و زۆرداری بەڵام بەرخۆدانی گەلانمان درێژە پێدا و بەڵێنیش دەدەین درێژەشی پێ بدەین. قەرەچووخ ببێتە میراس بۆ هەر کەسێک کە عاشقی ژانێکی ئازادە. یەپەکە بەڵێن دەدات درێژە پێدەری ڕێبازی شەیدان بێت و تۆڵەشیان بکاتەوە. سووریایەکی دیموکرات و سیستەمێکی یەکسان و دادپەروەری بۆ گەلان بئافرێنن. یەپەگە ئاشکرای کرد کە لە ماوەی هەفتەیەکدا لە ئافرین 12 سەرباز و چەتەی تورکیا کوژراون. بەو شێوەیەش لە 20 کانونی دووەمی ڕابردوو تا ئێستا کێرشەکان بۆ سەر ئافرین دەستی پێکردەوە و هەرێمە داگیر کراوە 2420 کوژرا و برینداری هێزەکانی دوژمن هەبووە. ناوەندی ڕاگەیاندنی یەکینەکانی پاراستنی گەلی یەپەگە لە بەیاننامەیەکدا ڕێگەیان لە چوارچەوەی هەڵمەتی دووەمی بەرخۆدانی سەردەم لە هەرێمی ئەفرین هێزەکانی یەپەگە و یەپەژە گورزی قورسیان لە سەربازان و چەتەکانی دەوڵەتی تورکیای داگیرکرداوە و ڕێگەیاندووە. لە هەفتەی نیسانی ئەمساڵ شەڕوانانمان لە ناوەندی شاری ئەفرین لە دژی سەربازانی دەوڵەتی تورکی داگیرکەر چالاشیان ئەنجام داوە. بەو هۆیەوە سەربازێک بە ناوی تانەر چۆبانۆغڵو کوژراوە. هاوکات لە ناوەندی ناوچەی جەندرێس لە چالاکیەکی دیکەدا فەرماندەیەکی سوپای تورکیا کوژراوە. هەروەها لە گوندی ئەبوو کعبی جەندرێس چەتەیەک بە ناوی سەلوم ئەلحەمادی کوژراوە و دوو چەتەش بە سەختی بریندار بوون. لە هەژدەی نیساندا لە ناوەندی شاری ئەفرین چالاکیەک ئەنجام دراوە و لە ئەکامدا 3 سەربازی تورک کوژراوە و 6 دیکەش بریندار بوون. لە 19 نیساندا لە ناوچەی شێ لە دژی ئۆتۆمبیلێکی سەربازی کە گروپێکی چەتەکانی فرقەی ئەلحەمزەیان دەگواستەوە چالاکیان ئەنجامدا و تێیدا چەتەیەک بە ناوی حسێن ئەلعەلی کوژراوە و 4 چەتەش بە ناوەکانی محەممەد قەراحسێن، حسێنی یۆزباشی، عەبدولقادر شێغلی، عەبدوللەتیف کەمکۆ بریندار بوون. لە
21 نیساندا شەڕوانان لەسەر ڕێگەی ترێندێ ئەفرین لە دژی چەتەکانی فەیلەقی ئەلشام چالاکیان ئەنجامدا و دوو چەتە کوژراوە. لە 22 نیساندا لەسەر ڕێگەی ڕاجۆ ئەفرین چالاکیەک لە دژی چەتەکانی فرقەیە لە حەمزە ئەنجام درا و بەو هۆیەوە 3 چەتە کوژراوە. لە هەمان ڕۆژدا لە دەوروبەری چوارڕیانی قابوونی ناوەندی شاری ئەفرین چەتەیە کوژرا و دوی دیکەش بریندار بووە. لە 17 نیساندا سوپای دەوڵەتی تورکیای داگیر کرد بە بەشداری هەزاران سەرباز و چەتە و فڕۆکەی جەنگی و سیخوڕی ئۆپەراسیۆنیەکیان لە گوندەکانی ناوچەکانی ڕاجۆ بلبلێ جەندریس و دەوروبەری شاری ئەفرین ئەنجام داوە، بەڵام بێ ئەنجام کۆتایی هاتووە. یاپەگا ڕێگەیاندووە لە هەموو چالاکیەکاندا شەڕوانەکانیان بێزیان بگەڕاونەتەوە ناوەندەکانی خۆیان. بەم شێوەیە لە سەرەتای هێرشی داگیرکاری سەر ئەفرین تا ئەمڕۆ ژمارەی کوژرا و بریندارانی سوپای تورکی داگیرکەر و چەتەکانی گەیشتە 2420 کەس. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی یەپەگە لە لێدوانێکدا نازنامەی 5 شەڕوانی ئاشکرا کرد کە لە بەرخودانی سەردەمدا گیانیان بەخت کردووە. لە لێدوانەکەیدا یەکینەکانی پاراستنی گەلی یەپەگە پرسە و سەرۆخۆشی لە بنەماڵی شەهیدان و هەموو گەلی کورد کردووە و درێژە پێدانی شەهیدان دووپات کراوەتەوە و ناسنامەی شەهیدان بەم شێوەیە ئاشکرا کراوە. ئیلهام عەلی ناسرا و بە ئاواشین عادل لە کۆبانێ لەدایک بووە و لە 20 شوبات لە گوندی حەبۆی سەر بە ناوچەی ماباتی ئەفرین شەهید بووە. محەممەد عومەر ناسرا و بە ئەنوەر جەندریس لە جەندریس لەدایک بووە و لە 14 ئادار لە گوندی مسەرکی سەر بە شیعی ئەفرین شەهید بووە. عوسمان ناسرا و بە سیپان ئاگری لە کۆبانێ لەدایک بووە و لە 20 شوبات لە گوندی ئۆگای ناوچەی بلبلی ئەفرین شەهید بووە. زەلەیخا محەممەد ناسرا و بە ڤیان سەما لە کۆبانێ لەدایک بووە و لە 12 شوبات لە گوندی دیێوای سەر بە ناوچەی جەندرسی شەهید بووە. دلبەر موسلم ناسرا و بە زەکیە کۆبانێ لە کۆبانێ لەدایک بووە و لە نێوان 7 و 8 ئادار لە ناوچەی جەندریس شەهید بووە. ڕژێمی تورکیای داگیرکرد دوای ئەوەی کە ئەفرینی داگیر کرد چەتەیەکی بە ناوی سوبحی ڕزقی کە پێشتر لە ئەفرین پشێوی دەنایەوە سیخوڕی هەواڵگیری میتی تورکیا بووە کردووە بە سەرۆکی ئەنجومەنی ناوچەی جەندرێز. ئەڵبەتە ئەوەش ناڕەزایەتی خەڵکی ئەفرینی لێکەوتۆتەوە دەڵێن نە ئەوە کە کراوەتە سەرۆکی ئەنجومەنی جەندرێز نە ئەوانی دیکەش کە لە شوێنەکانی دیکە دانراون مایەی پەسەندکردنین لێیان قبول ناکرێت. چەتەیەک بە ناوی سوبحی ڕزق ئەندامی پارتی دیموکراتی کوردستانی سووریا پەدەکەسەیە لە ساڵی 2013ەوە لە ناوچەی جەندەریس خەریکی ئاژاوەنانەوەی و بە دزیەوە خوێندکارانی هەندەدا خۆپشاندان ئەنجام بدەن یاخود بەشداری ڕیزەکانی چەتەکانی بەناو سوپای ئازادی سووریا ببن. هەروەها هاوڵاتیان و بە تایبەت گەنجانی هەندەدا بۆ ئەوەی بەرەو تورکیا کۆچ بکەن. ناوبراو لە ساڵی 2013دا لەلایەن میتی تورکەوە ڕایەنانی پێکراوە و لە سەرەتای ساڵی 2014دا سنتەرێکی ئەنتەرنێتی لە ناوچەی جەندەریس کردوتەوە. لە ساڵی 2015دا جارێکی تر چوێتەوە بۆ تورکیا و بەڵام دوای 6 مانگ لە سەرەتای ساڵی 2016دا جارێکی تر گەڕاوەتەوە ناوچەی جەندەریس و ئەم جارە بەنیێنی دەستی کردووە بەکارە چەپەڵەکانی و گەنجانی لە دژی خۆبەڕێوەبەری دیموکراتی هەندەدا. سوبحی ڕزق پێش چەند مانگێ لە هێرشی سوپای تورکیای داگیرکرد بۆ داگیرکردنی ئەفرین ون بوو. دوای داگیرکردنی ئەفرین لەلایەن ڕژێمی تورکیاوە جارێکی تر دەرکەوتەوە، بەڵام ئەم جارە لە میدیاکانی تورکیاوە وەکو سەرۆکی ئەنجومەنی ناوچەی جەندەریز نیشان دراوە کە دەوڵەتی تورکی داگیرکرد دروستی کردووە. ئاشکرا بوو ناوبرا و چاوساغی بۆ هێزە داگیرکەرەکانی تورکیا و چەتەکان کردووە و بنکە و بارەگای شەڕوانانی بۆ دەستنیشان کردوون. ئەمە خەڵکی ئەفرینیش لە دژی کردەوە درندانەکانی دەوڵەتی تورکیا ناڕەزایەتی تند نیشان دەدەن. دایکە فاتمە دیاکۆ ڕایگەیان 58 ڕۆژ هێرش لە دژمان ئەنجام درا، بەڵام ئێمە تەسلیم نەبووین و بەرخودانمان کرد. ئەو بەرخودانیش تا ئەمڕۆ بەردەوامی هەیە. ملەتی خۆ تەسلیم دژمنی خۆ دەکەن و ئەم ژێ بەرخدانێ بکر و ئەم هێنجی دەکەن حتا داوی ئەم ئەفرینا خۆڕانە چاوێ من ئەفرینا مایە و ملۆ کەشی نەبێ ئەفرینەش دەست ملەتی کوردی درست ئاڕێ.
ڕەشید قەبڵانیش دەڵێت ئەو ئەنجومەنە بۆ جەندەریز دانراوە خائینە و هەرگیز پەسەندی ناکەین. کەسن هەنە بێ کەست خراپ کەست بشارەف و ناموسە ناس ناکەن بروهاتنە کاتنە منطقه تەلەفۆن مەڕە دەشینن بفتن المواد خۆ ئەم زانین هەونا لا ئینسانن ئەگەر ئینسان ولا حتی ئینسانتی خۆ ئەجمەر ئاچق ئاشکارا بکەنە ئەم دەبێجن ئەم دافتن المالی خۆ بانێک دواشار بسەوەن ماڵوتن ماڵی مەشاول کۆندنە. بەیرەم محەممەد حەمدۆیش دەڵێت بەرخودانی سەردەم لە ئەفرین سەرکەوتوو بۆ بەم شێوەیەش ڕوو بە چەتەکان دەدوێت. چاوینتێن ملەتی ئەفرین هەیە کوچبەر دەکەن یمتێن چەتە دە عەرەب شنێ مەلبەتێن کورد دەجێ دەکەن ئەو بێت شتیان ڕازینەوە و ئەفرین ئێ مەیە ئەفرینێک سەرکەن وام سەرکەتن چونکی دەولەتێک وەک دەولەتە ترک لە حلف الناتۆدا قوواتی ددیە لە عالەمێدا. ڕژێمی تورکیا لە درێژەی هەوڵەکانی بۆ دژایەتیکردنی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان هەوڵ دەدا سەرچاوەی ئاوی ڕۆژاوا و باکووری سووریا ببڕێ ئەمەش لە ڕێگای دروستکردنی ئەلبەتە چەند بەنداوێکی ئاوە. سەبارەت بە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا لە ڕۆژاوای کوردستان لەم چەند ساڵەی دواییدا دەست بە دروستکردنی چەند بەنداوێکی ئاو کراوە ئەمە ژامانج لەی بڕینی سەرچاوی ئاوی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریایە. ئەوەش ڕنگدانەوەی تەواوی لەسەر ئاوی ڕووباری فرات کردووە کە سەرچاوەکەی لە باکووری کوردستانەوە هەڵدەقڵێ. هەوڵەکەی تورکیا خەریکە چەند ناوچەیەکی ڕۆژاوای کوردستان ڕوبەڕووی قەیرانی ئاو دەکاتەوە لەلایەکی دیکەوە کەمی ئاو کاریگەری ڕاستەخۆی لەسەر کەرتی کشتتوکاڵیش بەجێ هێشتووە. دەینەوە باشووری کوردستان لەوێ لە دژی سزای لە سێدارەدانی زیندانی سیاسی کورد هەروەها ئەو گوشارانەی کە دەخرێتە سەر زیندانیانی سیاسی کورد لە ڕۆژهڵاتی کوردستان لە بەردەم بارگای نەتۆیەگرتوەکان گردبوونەوەیەک ڕێکخرا. ڕێکخەرانی گردبوونەوەکە لە بەیاننامەیەکدا داوای هەڵوەشاندنەوەی بڕیاری سزای لە سێدارەدانی زیندانیانی سیاسی کوردیان کرد لە ناویشیاندا ڕامین حسێن پەنایی. وەک کاردانەوەیەک لە دژی بڕیاری سزایی لە سێدارەدانی ڕامین حوسێن پەنایی زیندانی سیاسی کورد لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە ژمارەیەک لە چالاکوانانی مەدەنی و ئازادی خوازان لە بەردەم بارگای نەتەوەیەکگرتوەکان لە شاری هەولێر گردبوونەوەیەکیان ڕێخست. لە گردبوونەوەکەدا ئەو چالاکوانانە داوایان لە نوێنەرانی نەتەوەیەکگرتوەکان کرد لە هەولێر کە فشار بخەنە سەر دەوڵەتی ئێران بۆ ڕاگررتنی سزای لە سێدارەدانی هاوڵاتیان و چالاکانی کورد لە ڕۆژهڵاتی کوردستان. هاوکات داوای هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدانی ڕامین حوسێن پەنایی زیندانی سیاسی کوردیان کرد. ئێمە لێرە کۆبووینەتەوە داواکاری بکەین لە نەتەوەیەکگرتوەکان فشار بخاتە سەر کۆماری ئیسلامی ئێران بۆ هەڵوەشاندنەوەی بڕیاری لە سێدارەدانی ڕامین حوسێن پەنایی و سەرجەم ئەوانەی بڕیاری ئەعدامیان لەسەر دراوە. سزای لە سێدارەدانی ڕامین حوسێن پەنایی زیندانی سیاسی کورد لەلایەن ئێرانەوە زۆرترین کاردانەوەی ناڕزایەتی ناوخۆ و دەرەوەی ئازادی خوازانی بەدوای خۆی داهێناوە دژ بە بڕیاری دەسەڵاتدارانی ئێران. لە شاری هەولێریش تەنها لە ماوەی یەک مانگدا 4 خۆپشاندار ڕێکخراوە و داوای هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدانەکە دەکەن. دەستخۆشی و پێزانینی خۆمان ئاراستەی گەلەکەمان لە کوردستانی ڕۆژهەڵات بکەین کە لەو ماوەیە ڕامینیان بە کوڕی خۆیان زانیوە و لە باوشی بنەماڵی ئێمە دەریان هێناوە کردویانە بە ڕۆڵەی خۆیان و لەسەر تاسەری جیهان بە بەشداریان لە ئاکسیۆنەکان و لە کوردستانی ڕۆژهەڵات و بە پەرۆشی و بە خەمخۆریەوە هەموو کەسێک لە هەوڵدایە بوو ئەوەی پێش بە حکمی ئەعدامی ڕامین حوسێن پەنایی بگیرێت. بڕیاری لە سێدارەدانی ڕامین حوسێن پەنایی زیندانی سیاسی کورد لەلایەن ڕژێمی ئێرانەوە لە کاتێکدایە کە ئێستا ژمارەیەک لە گەنجانی کورد لە زیندانەکانی ئێران چاوەڕێی مەرگ دەکەن. هاوکات چەند ڕۆژێکیش پێش ئێستا 4 زیندانی دیکەی کورد لە یەکێک لە زیندانەکانی شاری ئورمێ لە سێدارە دران. جێوە بیرهێنانەوەی ڕۆژی 23 حوزەیرانی ساڵی ڕابردوو دەستەیەکی 4 کەسی پێشمەرگەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە ناو شاری سنەک کەوتنە بۆسەی سوپای پاسدارانی ئێرانەوە و بەو هۆیشەوە 3 پێشمەرگە شەهید بوون و ڕامین حوسێن پەناییش بە برینداری لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە دەستگیر کرا. هەر لە ڕۆژهەڵات دەمێنینەوە ماوەی 4 ڕۆژە چارەنووسی 5 کۆڵبەری کورد نادیارە بەهۆی دەستڕێژی گولەی سوپای پاسدارانیشەوە لە سنوورەکانی ئەلبەتە نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان کۆڵبەرێک بریندار بووە. بێکاری و سیاسەتی برسیکردن لە ڕۆژهەڵاتی کوردستان سزادانێکی مەترسیداری ڕژێمی ئێرانە کە دژ بە گەلی کورد پەیڕەوی دەکا. لە ئێستاشدا ڕژێمی ئێران
هەموو هەوڵەکانی چڕ کردوتەوە بۆ پەیڕەویکردنی ئەو سیاسەتە لە یەکەم هەنگاویشدا کۆتایی مانجی ڕابردوو بڕیاری داخستنی سنوورە کۆڵبەرەکانیدا و نرخی باج و گومرجیشی لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرز کردەوە هەموو ئەو کۆڵبەر و کاسبکارانش دەستگیر دەکا کە لەو سنوورانە نزیک ببنەوە یان کاسبی بکەن. لە ڕۆژی یەکشەمەی ڕابردووشەوە 5 کۆڵبەری کورد لە مەریوان بێسەر و شوێن و دوای دەرچوونیان لە ماڵ بە مەبەستی کاسبی تا ئێستاش کەس هەواڵیان نازانێت. هاوکات کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان بڵاوی کردەوە کە سوپای پازارانی ئێران تەقییان لە ژمارەی کۆڵبەر کردووە و بەهۆی دەستڕێژی گولەکانی شەوە کۆڵبەرێکی دیکەی کورد بریندار بووە. هەموو ئەو ڕووداوانش لە کاتێکدایە کە ماوەی زیاتر لە 10 ڕۆژە دوکاندار و کاسبکارانی کورد لە چەند شارێکی ڕۆژهەڵاتی کوردستان مانیان ڕاگەیاندووە و وەک ناڕزایەتیەک دژ بە داخستنی سنوورەکان و بەرزکردنەوەی نرخی گومرگ و باج دەرگای بازار و دوکانەکانیان داخستووە. بە جۆرەی زانیاریەکان تا ئێستاش حکوومەتی ئێران هیچ وەڵامێکی ئەو مانگرتوانەی نەداوەتەوە و لە هەوڵی سەرکوتکردنی مانگرتنەکەدایە بۆ بە زۆری بڵاو پێکردنیان. تورکیا 14 ڕۆژنامەنووسی ڕۆژنامەی جمهوریەتی بە تاوانی تیرۆر سزادا و سزاکەش لە 2 ساڵ و تا 7 ساڵ دەست پێ دەکات. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنووریش هۆشیاری داوە لە خراپی ڕەوشی ڕۆژنامەنووسان و هەروە ئازادی ڕادەربڕین لە تورکیا. ئەردۆگان خاچی تورکیای کردووە بە گۆڕەپانێکی پڕ مەترسی بۆ ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی و ئازادی خوازان. بە جۆرێک وەک ڕێکخراوەکان باسی دەکەن هیچ پانتاییەک نەماوەتەوە بۆ دەربڕینی ئازادی. لەو چوارچێوەیەشدا دادگایەکی تورکیا سزایی تاوانی تەرۆری بەسەر 14 ڕۆژنامەوانی ڕۆژنامەی جمهوریەتدا سەپان. بە جۆرەی ئەو مادەیەش سزاکە لە 2 ساڵ و نیوەوە دەست پێ دەکات بۆ 7 ساڵ و نیو. لە ناویشیاندا ئەحمەدسی کە ڕۆژنامەنووس و نووسەرێکی دیاری ڕۆژنامەکەیە قورسترین سزای وەرگرتووە کە 7 ساڵ و نیوە. ئۆزدن ئۆزدەمیر پارێزەری کەیسی ئەو ڕۆژنامەنووسانە ڕێگەیاندووە داوای تێهەڵچوونەوەیان کردووە لە بڕیارەکەی دادگایی تورکیا. ئێستا ڕۆژنامەنووسەکان بە کەفالەت ئازاد کراون. دادگاییکردنی ئەو ڕۆژنامەنووسانە بە سزای تیرۆر لە تورکیا دوای ئەوە هات کە ستافی ڕۆژنامەی جمهوریەت لە ماوەی ڕابردوودا بە ڕەخنەگری ئەردۆگان و حکوومەتەکەی دانراوە و سەپاندنی ئەو سزایش بە سەریاندا وەک سزایەکی سیاسی لێکدرایەوە. ڕەوشی تورکیا بۆ ڕۆژنامەنووسان ڕۆژ بە ڕۆژ مەترسیدار دەبێ. ئێستا زیندانەکانی تورکیا بەدەیان ڕۆژنامەنووسی تێدایە کە لەسەر بابەتە ڕۆژنامەوانیەکان گیراون و لەوانش بەشی زۆریان کوردن. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور لە راپۆرتێکدا ڕێگەیاندووە کە تورکیا لەم ساڵدا 2 پلە لە ڕیزبەندی ئازادی دەربڕین و ڕاگەیاندن پاشەکشەی کردووە. بە جۆرێک لە کۆی 180 وڵاتی جیهاندا تورکیا لە پلەی ڕیزبەندی 157مین وڵاتدایە. هەروەها ڕاشی گەیاندووە کە تورکیا بۆتە گەورەترین زیندان بۆ ڕۆژنامەنووسان. گەنجانی وڵاتپارێزی کوردستان ئامادەکاری بۆ دەکەن تا بەشداری لە کۆنفرانسی گەنجانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکەن. لە سەر و بابەتە ژەندامانی گەنجانی وڵاتپارێز ڕایان گەیاندووە کە دەستیان بە ئامادەکاریەکان کردووە تا ئێستاش بۆ تاوتوێکردنی و پرسە سەردانی چەند ڕێکخرا و کۆمەڵی گەنجانیان لە باشووری کوردستان کردووە. ئێستا ئێمە دەزانین لە ڕۆژهەڵاتی ناوی لە هەر جێگەی شەڕێکی درێژ و دژوار بەڕێوە دەچێت جا فکری بێتیان جەستایی گرنگەوەی ئەنجام لێ بێفکردن و لاوازکردنی و بێکەلتوری گەنجانن لە هەمان کادا لە هەموو لایەنێکی عسکەری و سیاسی گەنجان بەکاردێن بۆ بەدەستێنانی بەرژەوەندی قازانجەکان. هۆکاری ئەمانش ئەوەیە کە گەنجان خاوەنی بانگەشەیەکی گەورەن و پێشەنگی کۆمەلگان. ئێمە وەکو گەنجانی گەرمیان و باشووری کوردستان داوا لە سەرجەم گەنجانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین کە لە کۆنفرانسی کێشەی گەنجان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێگە چارەسەری کێشەکان بەشدار بن. ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ڕاگەیاند پێویستە سنوورێک بۆ هەژەمونی ئێران لە سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابنرێ. هەڵبەتە هەر لەو چوارچێوەشدا دۆناڵد ترامپ سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەوروپا سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەویش هاوڕایە کە بە شێوازێک کە
ئێران سزای زیاتر بدرێ و دەستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد بکرێتەوە. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە وتارێکیدا لە کۆنگرێسی ئەمریکا ڕاگەیاندووە ئامانجمان ئەوەیە کە ئێران هەرگیز نەبێتە خاوەن چەکی ئەتۆمی و هەرچەندە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوا هەندێک کەم و کوردی تێدایە بەڵام پێویست نییە هەڵوەشێنرێتەوە. ماکرۆن ئاشکراشی کردووە کە پێویستە سنوورێک بۆ هەژەمونی ئێران لە سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابنرێ بەوەش ڕێ لە جەنگێکی گەورە دەگیرێت. ماکرۆن لە دیدارێکیدا لەگەڵ سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپیش پێشنیاری ڕێکەوتنێکی نوێی لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانەوە کردبوو. لەلایەکی دیکەوە دۆناڵد ترامپیش ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران و کۆمەڵەی پێنجیە کۆی بە کارەسات و شێتی بەناو کردبوو وتبووشی ئەگەر ئێران بیل لە دەستپێکردنەوەی پرۆگرامە ئەتۆمیەکەی بکاتەوەەوە ڕوبەڕووی کێشەی گەورە دەبێتەوە. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێرانیش ڕایگەاند و ئەگەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران بکشێتەوە ئەنجامێکی کارەساتباری لێ دەکەوێتەوە. تا بە یەگەشتنەوەیەکی دیکە هەر شاد و بەختەوەر بن.